موچە شکۆمەندی یان بێشکۆیی. ئەحمەد ڕەسوڵ نووسیوێتی بە درێژایی مێژووی مرۆڤ کار جگە لەوەی ڕێگایەک بووە بۆ مانەوە و بەردەوامی ژیان، هەروەها ڕێگایەکیش بۆ گەشەکردنی هەمەلایەنە و بەرەو پێشچوونی ژیانی مرۆڤ. پەرەسەندنی ژیان و ڕێخستنی کۆمەڵایەتی لە کۆمەلگای مرۆییدا یاسا و ڕێسایی هەم بۆ تەواوی دەستگا کۆمەڵایەتیەکان و ناوەندەکانی وەبەرهێنان، هەم بۆ دەستگاکانی حکومڕانێتی و دەسەڵاتدارێتی دیاری کردووە و لەلایەکی دیکەوە یاسا و ڕێسای بۆ ماف و ئەرکەکانی تاکداناوە لە شوێنی کارکردنی. هاوشانی پەرەسەندنی ژیانی ئینسان، بوونی دەسەڵاتدارێتی و دەستگاکانی ناوەندەکانی وەبەرهێنان و ئابووری و تەواوی کایەکان بە بوونێکی ئاڵۆز لەگەڵ مۆدێرنبوونی کۆمەلگاکاندا، یاساکانی کارکردن و مافەکانیش گۆڕانکاریان بەسەردا هاتووە و هەمان سروشت و تایبەتمەندی ئەو کۆمەلگانەی وەرگرتووە. لە سەردەمی مۆدێرندا کارتا ئەو شوێنە گرنگە کە جگە لەوەی بوونی کۆمەڵایەتیانی ئینسان دیاری دەکات، هەروەها توانەوهێزی ئەو لە پڕکردنەوەی پێداویستیەکانی ژیان و خۆ بنیادنانیدا دیاری دەکات. لێرەوەیە تێدەکەین لەو وتەزایی مارکس کە دەڵێت بوونی کۆمەڵایەتی ئینسان وشیاری کۆمەڵایەتی ئەو دیاری دەکات. واتە مرۆڤ سەر بە چ جۆرە توێژێکی کۆمەڵایەتی و چ کاستێک بێت لە نێو کۆمەڵگا، شوناس و کارکتەری ئەو توێژە یان ئەو کاستا وەردەگرێت. بۆ نمونە منداڵی کەسێکی سەرمایەدار یان دەسەڵاتدار لە ڕەوتی پەروەردە و بارهێنانیدا شوناس و کارکتەری کەسێکی دەوڵەمەند یان دەسەڵاتدار وەردەگرێت. مەبەست ئەوەیە جۆریکاری کەسێک و ئەوەی سەر بەچی توێژێکە هێندە کاریگەرە لەسەر جیهانبینی ئینسان و شوناس و کارکتەری. لێرەوە موچە و کرێی کار وەکو یەکێک لە گرنگترین پێوەرەکانی جیاکردنەوەی توێژە کۆمەڵایەتیەکان، شوناس و بوونی ئەوان یاسا ڕێژکران دواتر تا ئەوەی پرۆژە یاساکانی ئەرک، ماف، جیاوگا، ئابووری، معنەوی، کارگێڕی و یاساییەکان بۆ هەر توێژێکی کۆمەڵایەتی لە ڕێگەی دەستگاکانی وەزارەت و پەرلەمانەوە بە یاسایی و دەستوری کراون. ئێستا ئەگەر باسەکەمە دیاریکراوتر گرێ بدەینەوە، بە کێشەی موچەوە لە هەرێمی کوردستاندا لە دوای ڕاپەڕینەوە لە سایی دەسەڵاتدارێتی پارتی و یەکێتیدا و بە دیاریکراوتریش لە دوای ساڵی 2003ەوە سوکردن و بێماناکردنی یان ئاوەژووکردنەوەی ماناکانی کار، ماف و موچە دابێتە شێوازی مامەڵەکردنی ئەم دەسەڵاتدارێتەی هەرێمی کوردستان لەگەڵ موچە، خانەنشینی، هەلی کار و مافەکانی کار. خانەنشینکردنی کۆمەڵێکی زۆر لە ئەندامانی حیزب، خزمانی بەرپرسان لەلایەن دوو هێزەکەوە بە پلەی تایبەت و باڵا بەبێ هیچ پێشینەیەکی کار، دانانی کۆمەڵێکی زۆر لە خەڵکی نزیک و دۆستەکانیان لە پێگە و شوێنی کارکردنی گرنگ بە موچەی زۆر و ئیمتیازاتەوە، بە بێبوونی هیچ توانایەکی ئەزموونی و معریفی و بە بێبوونی بڕوانامەیەکی ئەکادیمی پەیوەندیدار. هەروەها پلە و پێگەکانی وەزارەت و کەمێک خوارتر پەرلەمان و سەرۆکایەتیەکان بە موچەیەکی خەیاڵی و ئیمتیازاتی زۆرەوە ئاماجگە لە دەسەڵاتە بێ سنوورەکانیان وایکردنە وەکو تەنها دادگەری لە دابشکاری سامان و داهاتی ئەم کۆمەلگایەدا ببێتە نوکتەیەکی بێتام، بەڵکو هەرخودی یاسا و پێوەرەکانی موچە کارکردن و توانای بێمانە ببن و هەموو چەمکەکانی ئەو بوارە بە تەواوەتی ئاوەژوو ببنەوە. ئەو نەزیفە گەورەی سامان و داهاتی هەرێمی کوردستان بۆ بەشێکی زۆر کەمی کۆمەلگای ئێمە کە بازنەیەکی بچووکی دەسەڵاتداران، موچە و ئیمتیازات، نەسریە، ڕەتڵی ئۆتۆمبیل و پاسەوانەکانیانە، چوار سەرۆکایەتیەکەی حکوومەت، پارلەمان، سەرۆکایەتی هەرێم و دەستگای قەزایی. خانەنشینکراوانی پلە باڵا و تایبەت وای کردووە نەوەکو تەنها دادپەروەری کۆمەڵایەتی لە دابشکاری سامانی وڵاتدا بۆ نزمترین ئاستی دابەزێت، بەڵکو وای کردووە کۆمەلگا دابش ببێت بۆ دوو چین: چینێکی بە ژمارە زۆر کەمی پارەداری خەیاڵی و دەوڵەمەند، و چینێکی دیکەی فراوان و زۆرینەکەی کۆمەلگا کە هەژاری تەنگی پێ هەڵچنیون و گاپی نێوان ئەو دوو چینەش بەردەوام فراوانتر دەبێت. لە دوای قەرزاربوونی هەرێم بە ژماری خەیاڵی ملیاران دۆلاری لەبەر ئەنجامی فرۆشتنی نەوت و ڕاگررتنی هەناردی نەوتی هەرێمی کوردستانەوە لەلایەن دادگای فیدراالیەوە، ئێستا کێشەکە هێندە گەورەیە کە وەکو زەلکاوێک دەسەڵاتدارێتی هەرێم تێیدا چەقیوە و تابێت زیاتر تێیدا نقم دەبێت. هەرێم جگەل لە ملدانی بۆ مەرجەکانی بەغدا، تەنانەت ئەگەر مەرجەکانیش بۆ لاوازکردنی هەرێم و بچووکردنەوەشی بن، هیچ ڕێگەیەکی دیکەی لە بەردەمدا نەماوەتەوە. وەکو پێشتر هێمای بۆ کرا، کار و موچە کە دوو ڕووی هەمان پرسن ڕەوتی ژیانی ئینسان دیاری دەکەن.
مرۆڤێک بە بێکار بوونێکی بێشوناسە. شوناس کەسێتی و شکۆمەندی مرۆڤی لە نێو خۆیدا هەڵگرتووە. لە کۆمەڵناسیدا دەگوترێ بێکاری کوشندەترین دەردی کۆمەڵایەتیە، واتە بێکاری سەرچاوی لادانی کۆمەڵایەتی و نەخۆشیە دەرونیەکان و کێشە کۆمەڵایەتیەکانە. کێشە و لادانە کۆمەڵایەتیەکان و نەخۆشیە دەرونیەکان ڕێگایەکن بۆ نزمکردنەوەی شکۆمەندی و کارامەتی ئینسان. ئەی کاتێک ئینسان کار دەکات و ناونیشان و پلەیەکی دیاریکراوی لە نێو پەیکەری کارگێڕی و یاسایی دەستگاکاندا هەیە و بەڵام بێم و چەکراوە چی مانایەک دەگەیەنێت. ئەمە خۆ بە خۆ مانای ئەوە دەدات کە مرۆڤ کراوەتە بوونێکی بێشوناس و بێکاراکتەر. لێرەوە لە ڕێگای بێم و چەکردنەوە لە شکۆ و کەرامەتی دراوە و بوونی ڕێزدارانی مرۆی ئەو وەکو ئینسانێک کە ئەرک و مافەکانی دیاری کراوە تا نزمترین ئاستی خۆی دابەزێنراوە. ئەوانەی موچە و کەرامەت دەخەنە دوو لای تەرازوەکەیەوە، جگە لە تێنەگەیشتن لە موچە و ماف، هەروەها شکۆ و کەرامەتیش هیچی دیکە بەیان ناکەت. تاکە ڕێزێک و تەنها کەرامەتێک کە دەسەڵاتداران بۆ ئینسانی کوردیان هێشتووەتەوە تەنها موچەکەیەتی. ئێستا بەو گوزارشە نالۆژێکی و بێمانایانە دەیانەوێت ئەوەشی لێزەوت بکەن. هەرچەندە ماوەی زیاتر لە 10 ساڵە ئەوەی نەدەکرا بەسەر موچە و مافەکانی خەڵکیان هێناوە.